بەراوبەر یاخود ئەگەر تۆ مەسەڵەن ئەو وەرقەی کە تۆ ئامادەت کردو ئەو استراتیژی طبعا باز لە استراتیژێکی بەڕێزان چۆن باز لە کۆمپیوتەرەکەین تۆ هەموو شتێک لەم ڕۆژیا وای لاتوە ئەبێت لە کۆمپیوتەر یاخود لە ئامریکی زیرەک مۆبایلە لە هەر شتێک هەیە ئەبێت تۆ لەم حاڵەتانەیە ئامادەی بکەی مەسەڵەن بە شێوازێکی گشتی ئەگەر تۆ پلانەکەت خستە سەر کۆمپیوتەر و پلانەکەت خستە سەر مۆبایل یاخود ئامێرێکی زیرەک یا تابێکی زیرەک تەماشاکی ناکرێت مەسەڵەن لە پڕێکا تۆ لە ناوی بی ئەبێت لە چەندین شوێن بیپارێزیت بۆ ئەوەی کە مەسەڵەن زیاتر بە ئاوانجەکەی خۆت بگەیت و پاشان manage your emails create separate folders for each column ئەبێت تۆ چیت هەبێت ئەبێت تۆ ئیمێڵەکانت بە باشی ئامادە بکەی و ئیمێڵێکی تایبەتیت هەبێت بۆچی create separate folders و پاشان فۆلدەرێکی جیاواز دەبێت for each column بۆ هەر کڕیارێک ئەبێت تۆ چیت هەبێت بۆ ئەبێت تۆ مەسەڵەن بۆ هەر کڕیارێک بۆ هەر کەسێک کە مامەڵی لەگەڵاکی لە ژیانی خۆتە ئەبێت تۆ فۆلدەرێکی جیاوازی بۆ بکەیتەوە بەڕێزان مەرج نییە ئەوەی کە من داوات لێ ئەەکەم لەم پەیمانگایە کە تۆ کاتێک کە تەلەبەی بۆ ئێمە زیاتر ڕوونەوە بێن خاڵە مەرج نییە ئەوەی کە من داوات لێ ئەەکەم لە محازەرانەیە هەمان ئەو داواکاریان نەبێت کە مامۆستا شارۆیان مامۆستا کاروان یان مامۆستا ڕەوەند داوات لێەکە بۆیە زۆر جار داواکاری کڕیارەکان یاخۆ زۆر جار داواکاری ئەو کەسانی کە تۆ مامەڵەیان لەگەڵاکەی شەر نییە هەمان داواکاری بێ بۆیە هەر مامۆستایەک یاخود هەر کەسێک کە تۆ مامەڵی لەگەڵاکی پێویستە فۆڵدەرێکی تایبەت بەخۆی هەبێ مەسەڵەن بۆ مامۆستا ڕەوەند ئەم فۆڵدەرەم هەیە بۆ مامۆستا تینە ئەم فۆڵدەرەم هەیە یاخود بۆ هەر کەسێکی تر ئەبێ فۆڵدەرێکی تایبەت دروستکەی بە تایبەت بێ بە خۆت بۆ ئەوەی کە زیاتر سەرکەوتوو بی و زیاتر ئاڵۆز نەبێ ئەو کاروبارانەی کە تۆ هەداوە خاڵێکی ترمانەوە کۆتای سلایدمانێ لە چاپتەری سێ بەڕێزان کە ئەویش پێدەڵێت enjoy your work enjoy your work واتە کاتێکی خۆش بەسەر بەرە لە چییە لە کارەکەتە enjoy your work یعنی کاتێکی تەندروست بەسەر بەرە لە کارەکەتە enjoy your work واتە سەرکەوتن بەدەستبێنە لە کارەکەتە do not treat your organization as a mere source of money change your attitude سەریکەم بەڕێزان یعنی سەرکەوتوترین کەسەکان چێن سەرکەوتوترین کەسەکان ئەو کەسانن کە لە دامەزراوەیەکە کارەکەن یعنی دامەزراوەکەیان نەکردو بە هۆکارێک وای دابنن کە ئەم دامەزراوەیە نەبێت ژیانە لە ناوەچێ پارەیان دەست ناکەوێت مەبەستەکە ئەوەیە نابێت تۆ هەمیشە وا لە کارەکەت بڕوانی بیکی بە سەرچاوەیەکی سەرەکی داهاتی خۆت مەبەست لەم خاڵە چیە بەڕێزان مەبەست لەم خاڵە ئەوەیە کە تۆ ئەبێ زیاتر سەرقاڵ بیت ئەبێ زیاتر وردەوە بیت ئەبێ زیاتر مەسەلەن بیر لە سەرکەوتن بکەیتەوە لە کارەکەت وەک لەوەی کە پارە ئەمە دروستە پارە بەشێکی ئەساسیە لە ژیانی ڕۆژانەی ئێمەیە ئەگەر پارە نەبێت تۆ ناتوانانی کار بکەی ئەگەر پارە نەبێت تۆ ناتوانانی گەورە ببی ئەگەر پارە نەبێت تۆ ناتوانانی ئامانجەکانە ئامانجە گەورەکە مەسەن سەفەر بکەی یاخۆت گەشتێ بکەی بەڕێزان بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشا تۆ چۆن ئەتوانی سەرکەوتووبی لە کارەکەتە ئەبێت تۆ ئینجۆی بکەی لەگەڵ کارەکەتە ئەبێ لە ڕاستیە کارەکەتت خۆش بووی ناکرێت تۆ بەس بیر لەو بکەیت تۆ پارە ئەبێت تۆ بە شێوازێک کارەکەتت خۆش ببێ بۆی کە لێ بێزار نەبی بەڕێزان یعنی یەک حەقیقەتێکتان پێڵێم کەسمان هەیە لە ڕێکخراوێکە ئیشەکە کەسێکمان هەیە لە بانکێکە ئیشەکە کەسمان هەیە لە زانکۆکانە ئیشەکە لە مەحەدەکانە ئیشەکە لە بازاڕە ئیشەکە ئیشی کارەبایەکە ئیشی دەلاکیەکە یاخود ئیشی ئارێژگایەکە ئیشی شیرینی دروستکردنەکە تەماشاکی بەڕێزان ئەگەر لە 24 ساعاتە 12 بۆ 15 ساعتیش تەنانەت 15 ساعتیش ئیش بکات لە کارەکەی بێزار نابێت بۆ لەبەرەوەی خۆشی بێ لەبەرەوەی کارەکەی بە نرخە لە لای کارەکەی یعنی بەهایە لە لای یعنی ئەبێ بە شێوازێک لە شێوازەکان بە جۆرێک لە جۆرەکان خۆت بکونجێنی لەگەڵ ئەم کاری کە تۆ هەتە ئەبێ ئینجۆی لێ بکەی و ئەبێ چێژی لێوەرگری و ئەبێ سوودی لێوەرگری و پاشان تۆ بڕۆیتە سەر قازانجی مادی لێوە ببێ بە سەرچاوێکی داهاتی تۆ بەڵام لەوە گرنگتر چیە ئەبێت تۆ پێش هەموو شتێک ئینجۆی لە کارەکە دۆرگری ئایا بە نزیکیتە لەگەڵ هاوڕەکانتەوە لە کارەکەت ئایا بە تێکەڵبوونی زیاترە لەگەڵ بەڕێوەبەرەکانە ئایا بە تێکەڵبوونی زیاترە لەگەڵ سوپەرڤایزەرەکان یاخود لەگەڵ فەرمانبەرەکان یاخود لەگەڵ هەر شتێک ئایا لەگەڵ تەلەبەکان تا گەر مامۆستا ئایا لەگەڵ کڕیارەکان تا گەر فرۆشیاری ئایا لەگەڵ مەسەلەن هەر کەسێکە کە تۆ مامەڵی لەگەڵاکەی بۆیە خەڵکی ترمانەیە avoid playing games on your computer or cell phone during office hours it is unprofessional بەڕێزان خەڵکی ترەیە کە خەریکە ئەبێ بە نەرید لە ڕاستیە یعنی ئەویش چییە بریتیە لەوەیە یاریکردنە یاخود خود سەرقاڵکردنە بە تۆڵ کۆمەڵایەتەکان و ئەپەکانە بەڕێزان ینی تۆ تەماشا بکە لە تایم مەنەجمنتە
یەکێک لەو ڕوکنە ئاساسیانە یەکێک لەو خاڵ ئاساسیانی کە هەمیشە جەختی لێکات و دوورکەوتنەوەی avoid playing games on your computer or your cell phone. یعنی ئەبێت تۆ دوورە وکەوی لە چی لە یاریکردن لە یاریکردن یاخود لە بەسەربردنی کاتەکەت لە کاتی ئەنجامدانی کارەکانتە. بۆیە ئەمە خاڵێکی زۆر گرنگە. ناکرێت تۆ مەسەڵەن لە محازەیە بە یاریکردنەوە سەرقاڵ داڵغەت لای یاریەکە بێ، داڵغەت لای مەسەڵەن ئیشە کارەکە بێ، یاخود داڵغەت لای مەسەڵەن فەیسبووکەکە بێ، یا سناپەکە بێ، یان چۆزانم تیکتۆکە، هەموو ئەم شتانە نازم شتی زۆر عەجایب بڵاو بۆ تۆ کە شتێکی ئاسایی و کە زۆر جار شتێکی باشیش بێ احتیمالە، بەڵام بە شێوازێکی گشتی بۆی کە تۆ ببی بە کەسێکی سەرکەوتوو لە کاتەکەتا لە کارەکەتا ئەبێ لە کاتی ئۆفی زاوەرسەکەی خۆتە ئەبێ دوورە و کیوی لەو یاریانەی کە لەناو مۆبایلەکەیە لەناو کۆمپیوتەرەکەیە بۆ لە بەرەوەی ئێتس ئەن پرۆفیشناڵ لە بەرەوەمە کارێکی ناپرۆفیشناڵانەیە لە ڕاستیە و کەسانی پرۆفیشناڵ هەرگیز ئەو جۆرە کارانە ناکەن و هەرگیز ئەو جۆرە ئەرکانە ناکەن. و پاشان چیوانێت do not work only when your boss is around. ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڕێزان. کاتێک کە تۆ فەرمانبەری لە شوێنەکە یا کاتێک کە تۆ لە ڕخراوێکە کار دەکەی ناکرێت تۆ مەسەڵەن do not work only when your boss is around. ناکرێت تۆ تەنیا ئەو کاتانە کاری باش ئەنجام بی کە بەڕێوەبەرەکەت یا مەنەجەرەکەت یا سوپەرڤایزەرەکەت لەوێ. یعنی ئەمە بەڕاستی نەریتێکی ناشرینە لەناو هەر دام و دەستگایەکە لەناو هەر شوێنەکە. یعنی یەکێک لە ناشرینترین نەریتەکان ئیشەڵا ڕۆژێک لە ڕۆژان ئێوەش ئەیبینن مەسەڵەن لە دامەزراوەیەکە کارەکەن، لە ڕێکخراوێکە کارەکەن، لە بزنسێکە خۆتان ئەبن بە خاوەن کار یان بن بە خاوەن بزنس تەماشاکەی فەرمانبەرێک تێ کاتێک کە کارەکە کە تۆ ئەبینێت. یعنی ئەمە یەکێکە لە ناشرینترین نەریتەکانی بڕێوەبردنی ئیداری یاخود بەڕێوەبردن لە کاتی لە پرۆسێسی ئیداریە. یعنی بەڕێزان ئەمە شتێکی زۆر ناشرینە. بۆی خەڵکمان زۆرە لە ڕاستیە لەم جۆرە کەسانە کاتێک کە بەڕێوەبەرەکانیان ئەبینن تەماشاکەی دەسەکەن بە ئیش و خۆیان مەشغوڵەکەن و خۆیان شپرزە ئەکەن و ئەلاساز من زۆر مەشغوڵم و ئەلازاز من کاری زۆرم لەسەر و زۆر سەرقاڵم، بەڵام کاتێک کە مدیرەکەشی ئەڕوات تەماشاکەی بۆ خۆی پاڵی لێهاتەوە چیە کات خەریکی یاریکردن نەبێ، خەریکی لە ڕاستیە کۆمەڵێ ئیشی لابەلا و ئیشی ئەوانە بێت. بۆیە هەم بۆ خۆی خراپە و هەم بۆ دامەزراوەکی خراپە و هەم مدیرەکەش هەستی پێەکە و هەست یعنی بۆی ئەزانێت کە ئەم کەسێکی ماستاو چییە لە ڕاستیە. یعنی بۆیە ئەو کەسانە هەمیشە لە ناو دامەزراوەکانە پیانەوە تێ کەسانێکە ماستاوەکەن و نازانم کۆمەڵە مستەڵەحی تریان بۆ تاشیۆکە وایان پێڵێن. بۆیە taking ownership of work pays you in the long run. ئەبێ تۆ هەمیشە خۆت بە خاوەنی ئەو کارە بزانیت، ئەبێ تۆ خۆت هەمیشە خۆت بە خاوەنی ئەو دامەزراوەیە بزانیت، ئەبێ تۆ خۆت هەمیشە بە خاوەنی ئەو کلاسە بزانیت، خۆت بە خاوەنی ئەو محازەرەیە بزانیت. بۆ لەبەر ئەو محازەرەیە لەبەرەوەی ئەو کارە لەبەرەوەی ئەو دامەزراوەیە لەبەرەوەی ئەو ڕێکخراوە لەبەرەوەی ئەو مارکێتە ئەو بازاڕە ئەو بزنسە هین خۆتە لە ڕاستیە. ئەبێ تۆ وا هەست بکەی هین خۆتە و لە ڕاستیشە هین خۆتە، چونکە تۆ ئەمڕۆ بەرپرسیارەتی کرد لە سەرشانە. بەڕێزان یعنی هەموو کەسێکی سەرکەوتوو چۆنە ئەو کەسانەیە کە ئەبێت لەو شوێنەی کە کاری لێواکەن، ئەو شوێنەیە کە پارەیان لێوە دەسەکەوێت، ئەو شوێنی کە سەرچاوی ڕستقێتی ئەبێت بە موڵکی خۆی بزانێت، بە ماڵی خۆی بزانێت. ناکرێ خۆی وا پیشاندات گەندەڵی تیا بکات تایە مەسەڵەن بە جۆرێک لە جۆرەکان کات بە فیڕۆبات بە جۆرێک لە جۆرەکان دڵسۆزی نەبێت بۆ کارەکەی بە جۆرێک لە جۆرەکان خۆی سەرقاڵ کات بەشتی لاوەکیەوە. کۆتا قسەش ئەوەیە کە ناشرینترین کەسەکان ئەو کەسانن کە چین ئەو کەسانن کە مەسەڵەن کاتێک کە مدیرەکانیان یا کاتێک کە سەرۆک و بەڕێوەبەرەکانیان ئەبینن دەسەکەن بە خۆ مەشغوڵکردن و خۆیان سەرقاڵەکەن بە شتی لاوەکیەوە. وەرەزان زۆر سوپاس بۆ گوێگرتن و بۆ ئامادەبوونتان لەم کلاس ڕوومەیە کە بە محازەراتانەوە تەرخانتان کردووە. ئیشەڵا لەم یەک دو ڕۆژەیە هەوڵێم چاپتەری چوارشتان بۆ دابنم، وەک پێم وتن جارێک تریش ئەیڵێمەوە ئەم چاپتەرە هین هەفتەی پێشوو بوو، بەڵام بەهۆی ئیمتیحانات و بەهۆی سەرقاڵی و بەهۆی ئێوەی بەڕێزەوە ببوونی جەژن و ئەوانەوە نەمیست زیاتر سەرقاڵتان بکەم. حەزم کرد بیکەمە ئەمڕۆوە لەبەرەوەی کە لە کاتی جەژن و هەموو ئەو شتانەیە تێکەڵ نەبێت ئەو هەموو حازە و هەم جەژن و هەموو شتێک
بۆ ئینشەڵڵا لەم هەفتەیە هەوڵەین لە محازەرات لەناو کەمپەس یەکتری ببینینەوە بۆ ئەوەی کە هەم دەرەجەکانتان وەربگرنەوە و نەتیجەی خۆتان بزانن و بزانین پلانمان چیە بێت بۆ ئیمتیحانی فاینەڵ و بزانین چۆن ئامادەکاریەکرێت و لە هەمووشی گرنگتر بۆ ئێوەی بەڕێز ئەوەیە کە بە شێوازێکی گشتی ئەبێ خۆتان ئامادە بکەن بۆ فاینەڵ و لەمە دووە بۆ میتێرم و بڵێن بۆ سمینار و بۆ راپۆرت و ئەوانە ئەبێ بەباشی ئامادە بن. زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز، هیوادارم هەمیشە لە ژیانتانە سەرکەوتوو بن و هیوادارم هەمووتان ببن بە سەرکردە و هەمووتان ببن بە بەڕێوەبەری باش، هەمووتان ببن بە کەسانی پرۆفشناڵ لە ژیانی خۆتانە. زۆر سوپاس.